وەلۆ شاقوچیەوە یاسابوونی نەبوو ئەوەی ئەبووە قوربانی تەنها ئاژەڵی کێوێکام. ئەم کەسانە بە بەردەوام سەرقاڵی سەرپێچین، سەرقاڵی ڕاوکردن، سەرقاڵی ڕاوکردنی ئاژەڵ باڵندەکانن. بەرپرسێکە کەسێکە لە پۆستێکی باڵایە ناتوان دەستگیر بکرێت لایەن پۆلیس دارستانەوە یان لایەن دەستگا ئەمنیەکانەوە بەداخەوە ئەمان هەبوو زۆر جار. ئەم خزمەتی کە ئیسەی کەم لە خەبات و پێشمەرگایەتی کەمتری نازانم. خراپترین ڕاوکردنمە و ڕاوکردنە بوو قەتیش بیرم ناچێتەوە پیشێکم لە ئاسکێکیا و کەوتە شوێنێکی سەختەوە نەمتوانی بێنەوە بەس چاومان لی و کە برینار بوو قەتیش بیرم ناچێتەوە زابێکی چشت بەهۆی برینەکەیەوە ئەو ئێمە شوێنەکەمان سەخت و شاخایی بوو بێ لە خۆمان کەسی کە نێتوانی بێتەوە ناوچیە بۆیە قەت دەستمان نەبووە لە پۆلیسی دارستان هیچ گرفتێک بێتە ڕێگەمانیا بگیرێن یا تووشی سزایشی یاسایی بێت لەبەرەوە هیچ کێشەیەکمان نەبوو. هەندێک لە ئاژەڵەکانم بۆ فرۆشتن بۆ هەندێکیانم بۆ خواردن ڕاوکردووە. بەشە لە ئاژەڵێکیەکان پارەی چاکەکەن هەیەە مەسوولەکان خۆیانی کڕن گۆشتەکەی خۆنەوەی تر لە دیوەخانەکان دانێن وەک نەریتیش کۆن خەڵک هەبووە پارەی زیاتری یاوە بە من بەس لەبەرەوەی کەڵە کێوێک یا بازێکی بۆ کوژن تا ببیوە بە دیاری بۆ بەرپرسێک یا مەسوولێک. لە گوندەکەی ئەمە زۆرینەمان ڕاومانە کرد لەبەرەوەی سەردەمێ خواست لەسەر ئاژەڵی کێوی زۆر بوو بە تایبەتی ئاسک و دەستمان نەبوو ئەم کارە پارەی باشمان پێیاکەتیە هەموو ئەوانەی کردمان بێ لە خراپکردنی ژینگەی ناوچەکە و هیچی تر نەبوو هەموو پارانێک دەستمان کە و هەمووی تاو بەس ئەوەی کۆتایی نایەت ئازاری وجدانمانە بەڕاستی. من زۆر ڕاوم کردو تەنها یەک جار کراوم بەڵام کاتەش بەهۆی دەست ڕۆشتۆ بوون لە ناوچەکەیە ئازاد کراوم و تووشی هیچ سزایەک نەبووم و هیچ گرفتێکم بۆ دروست نەبوو. قەدەغەکردنی ڕاو من لە 2011 بە بەرنامە قەدەغەی ڕاومان کردووە لە ناوچەیە بەهۆی تەداخلی شخصی خۆمان لەگەڵ کەسایەتیەکان و خەڵکی دیەکان و بڵاوکردنەوەی دەگوێی ئەوانە کە خەڵنێتە ئەم شاخانە و خۆم لێرە خەڵکم داناوە حەرەسی خان و حەرەسی کانی و زەرعات و شتەکانمان هەموو ئەوانە دەوریانە بوو لەو پرۆسەیە لە 2014 بە دواوە بە بەرنامە ساڵانە لە مانگی 6 تا مانگی 10 ئەومان ڕاکێشاوە بۆ ئەو شوێنانەی سەر شاخ بۆ چەند شوێنێک و حیوانەکان کە ئاویان هەبێ ناچنە خوارە و نزیکی دیهاتەکان ئەمێنەوەی تر لەو زۆنان کە ئێمە پارێزگاریمان کردوون نایاڵی ڕاویان بکەن و دارستانەکەشی زۆر چڕە بە ئاسایی نادۆزێنەوە ئەمە بۆ بە هۆکاری ئەوەی کە حیوانەکێوی و باڵندەکان زیاد بکەن ڕێژەیەکی زۆر باش. خۆی نەتوانراوە کۆنتڕۆڵ بکرێ ئەوە وایە بەڵام سەرچاوەکەشی ئەوانەی کە ڕاوەکەن لە هەموو شوێنەکان ناسراون دیارن ئەزانێن کێوکە ڕاوچین بەڵام ئیتر تەقسیری دەسەڵات بە تایبەتی پۆلیس و دادگا ئەمانە وەکو پێویست قورسی ناگرنەوە 2-3 ساڵێکە بڕیاری باش دەرچووە بۆ سزادانی ڕاوچی لە ئاژەڵی کێوی و باڵندە تۆزێ کەمی کردووە ڕاو لە شوێنەکان. من ئێستا لە دوای خانەنشین بوونمەوە هەستەکەم توانام هەیە و لە ڕووی فکری و لە ڕووی جەسەدی و لە ڕووی ئیمکانیاتی ترەوە دەستم داوەتە ئەم خزمەتە ئەمەش بە نەوەیەک لە تێکۆشان و خەباتە زانم لە پێشمەرگایەتی کەمتر نییە خەباتێکی ترە درێژە پێدەری خەباتەکەی پێشومە بۆ پارێزگاری لە سەرۆت و سامانی ژینگەی ئەم وڵاتە. من لێرەوە لە ڕێی ئەم ڕێکخراوەی ئێوەوە داوا لە هەموو هاوڕێیان و تێکۆشەران و لێپسراوان و کەسایەتێک کۆمەڵایەتەکانی ناوچەکانی ئەو شوێنانی کە لەم جۆرە باڵندەوە ئاژەڵ و ژینگە و سروشتە جوانەیە داوایان لێکەم هەرێکە بە پێی توانای خۆی دەست بداتە پارێزگاری ژینگە خزمەتی ژینگە خزمەتی ئاژەڵی کێوی بە شێوەیەک برەو بدرێ بەم جوانی کە ئیسە لە کوردستانە هەیە. ئێمە بە بەردەوام بەرنامە ڕێژیمان هەیە مەفرزەکانمان لە کەژوچێوەکانە لە کاتێکە هەر جۆری سەرپێچێک ئەبینین هەر جۆرە سەرپێچێ بێ ئایا سەبارەت بە ڕاوکردنی باڵندە کێویەکان بە یاخود ڕاوەکردنی ئاژەڵە کێویەکان ئێمە کەسانی سەرپێچیکار دەستگیرەکەن و ڕوبەڕووی یاسایانەکەینەوە.
دیارە ئێمە ئەو کامیرانە کە جێگیرەکەین لە شوێنەکان سوودێکی هێزگار زۆری لێ ئەبینین ئەتوانین ئێمە بە بەردەوام متابعی کامیرەکان بکەین و جگە لە کامیرەکانش مەفرەزەکانمان لە کەژوچیەکان چڕتکەینەوە بۆ ئەوەی بتوانین زۆرترین سەرپێچیکار دەستگیرکەین و ڕوبڕووی یاسایی بکەینەوە. دیارەرۆکو بەڕێست ئاماژت پێدا ئەگەر بێت و ئەم کەسە سەرپێچی ئەنجام داوە جاری یەکەم سەرپێچی کردووە غەرامە ئەکرێ و ئیجراعاتی یاسایی لەگەڵدا ئەکرێ بەڵام بۆ جاری دووەم دیارە سزاکە زیاترە بێ دیارە ئیجراعاتەکە تونترە بێ بە پێی جۆری سزاکەی سەرپێچەکەی کردووە سزاکە زیاترەکات. دیارە بە بەردەوام پۆلیسی دارستان ئیش و کاری بڵاوکردنەوەی ڕێنماییە ڕێنمایی هاوڵاتیانەکە لە ڕێنمایی گونشینانەکە ڕێنمایی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانەکە ئێمە توانیمانە بە بەردەوام هەم ڕێنمایی بڵاوکەینەوە لە ڕێگەی کەناڵە بینراوە بیستراوەکانەوە هەم بەردەوام ئێمە ڕێنمایی بدەینە هاوڵاتیان کە خۆشەویستیان بۆ سروشت و ژینگە بێ ئەم سروشت و ژینگەیە کە ئەبینین ئاژەڵ و باڵندەکانی لێ کە ئەبینین سروشت و ژینگەیەکی زۆر لەبارە ئەمە دیارە ئەرکی هەمومانێ پاراستنی بۆیە لە هەموو کات و سادەکانە ئێمە ڕێنمایی هاوڵاتیانی خۆشەویست دەکەین پابند بە ڕێنمایەکانی پۆلیسی دارستانەوە. مەفرەزەکانی ئێمە ڕوبەڕووی بەرەنگاری تونند و تیژی بووتەوە تەقەمان لێکراوە کارمەندمان بریندار بووە ئەفسەرمان بریندار بووە کە پۆلیسێکمان بریندار بوو بردیان بۆ هندستان بۆ چارەسەر واتە ئێمە ئەفسەر و کارمەندمان تووشی تونند و تیژی و تەقەکردن و تووشی بریندار بوون بۆتەوە. بەڵێ ئەم کەسانی کە ئەم چەکان پێە ئێمە دەستگیریانەکەین ئیجراعاتی یاساییان لەگەڵاکەین ئەگەر بێت و کابرا مامەڵەشی پێ نەکرد بێ ئەگەر بێت و بەکارشی نێ نابێ بەس مادام وایە بوونی تاپڕەکە خۆی لە خۆیان سەرپێچی ڕێنماییەکانە بۆیە ئەم کەسانە ئێمە دەستگیریانەکەین و ڕوبەڕووی یاساییانەکەین و ئیجراعاتی یاساییان لەگەڵاکەین. لە هەمان کاتدا ئەو کەسانی کە ئەیفرۆشنەوەی کە بەکارێنن هەردووکیان یەک سزایان لەگەڵا بەکارێنین لەبەر ئەوەی ئەڵێ ڕاشی و مرتەشی هەمان شێوە لەگەڵ ئەوانشا بەکارێنین هیچ جیاوازیان نییە مادام وایە مامەڵە بەم جۆرە چەکاواکەن ئێمە ئیجراعاتی یاساییان لەگەڵاکەین. ئێمە لە هەرێمی کوردستان یاسایەکمانەیە بە ژمارە 8 لە ساڵی 2008 دەرچووە یاسای پاراستن و چاکردنەوەی ژینگەی هەرێمی کوردستان کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە یاسایە. ئەم یاسایە خۆی لە کۆمەڵێک بەرگە و مادە بینێتەوە دیاترینیان لەم بەرگانە مادە سیوەکی ئەم یاسامانەیە کە کۆمەڵشتی بە شێوەیەکی نهایی قەتع کردووە لەوانە کوشتی ئاژەڵە کێویەکان و بڕینەوەی درەختەکانە یان تێکدانی سەرچاو ئاویەکانە. ئەمانە خۆی بۆ خۆی لە هەمان یاسا لە مادەی 42 هەمان یاسا بڵین سزای بۆ دیاری کراوە. سزاکەشی ئەوەیە غەرامەکردن و حەبسە کە ئەکرێت دادوەر هەم ئەو تۆمەتبارە هەم غەرامی بکە و حەبسشی بکە و لە هەمان کاتەتوانێت هەردووشیان بکە. غەرامەکەش ئەوەیە کە لە 150,000 دینارێک کەمتر نەبێت و لە 2 ملیۆن دینار زیاتر نەبێت و حەبسکردنش کە لە 1 مانگ کەمتر نەبێت تاوەکو ڕێژەی حەبسەکە خۆی کە حەبس بە پێی قانونی عێراقی لە 5 ساڵ زیاتر نییە. کەسی ڕاوکردن بە تایبەتی کوشتنی ئاژەڵی کێوی زۆریەتە دادگاکان بەداخەوە کە ئەوە شتێکی زۆر متاسیرین پێی. یەکێک لەو کەیسانەی کە زۆر بەلای منەوە وەکو ئەوەی کە بینیومە لە دادگا پێم ناخۆش بۆ بینیومە ڕاوچی گیراوە بزنە کێوی کوشتووە بێچوو لەسکیا بووە یان بۆنە ئاسکی کوشتووە و بێچۆکانی زۆر بچوو بوون و بە دیاری دایکانەکە و ماونەتەوە ئەمانە دیاردەیەکی ناخۆشن کە ماونەتەوە یان هیچ یان ئەم ڕاوچانە هیچ ڕەحم و بەسەیەک لە دڵیانە نەبووە. من دەتوانم بڵێم دیاردەی ڕاوکردنی ئاژەڵی کێوی ئێستا و پێشتریش هەر بەردەوام هەر هەیە و ئێستا شەر هەیە. هۆکارەکەشی ئەوەیە من دەڵێم ئەتوان بڵێم زیاد لە حەد هەیە. هۆکارەکەشی ئەوەیە بەشێکی نەبوونی سەرچاوی داهاتە هەنێ خەڵکەیە پەناباتە بەر ڕاوکردنی ئاژەڵی کێوی بۆ نەچی ئاسکەکان بێت بزنە کێویەکان بێت یان ماسی بێت لە کاتی قەدەخەکردنی ماسی کۆمەڵی خەڵکەیە وازنانەوە کە زۆر جار لەگیرێن لە دەگەکان پرسیاریان دەکەین ئایا بۆ ڕاو ماسیەکە ئێستا کاتی قەدەخەکردنی ڕاوکردنی ماسیە ئاژەڵی کێویە چونکە لەم کاتەیە ئاژەڵی کێویەکان لە بێچووکردنان لە زیادکردنان بەشێکی بۆی نەبوونی سەرچاوی داراییەوە ئیگەڕێنێتەوە. جۆری ئاژەڵەکان پۆلیۆن کراوە ئایا بۆ نەکوشتنی ورچێک کوشتنی ئاسکێک بزنە کێویەک سوچەڕێک هەمووی تهدید کراوە مەبلەغەکانشی تهدید کراوە بە پێی ڕێنمایەکان. باشترین چارەسەر بۆ پاراستنی ئاژەڵە کێویەکان و ژینگەی کوردستان بە شێوەیەکی گشتی من تەمەنامە کرد ئێستش بێ ڕۆژان بێت دادگایەکی تایبەتمەند بەم کارە دروست بێت بۆ پاراستنی ئاژەڵە کێویەکان و دادوەری تایبەتمەندی بۆ دام بێت بۆ ئەم دیاردە تا نزمتری ئاست کەم کرێتەوە و جارێکە ڕاو نەکرێنەوە.